پێشکەشە بۆ مامزانە کردن هیوادارم بە دڵنیابی. شقامی شارەکەمدا لێلێ یادگاریتم کە نووسیوە لێلێ لە شقامی شارەکەمدا لێلێ یادگاریتم کە نووسیوە لێلێ لە شەقام و کوچە و کۆڵان لێلێ وێنە یارم هەڵواسیوە لێ لە شەقام و کوچە و کۆڵان لێلێ وێنە یارم هەڵواسیوە لێ شێوەی تۆ کەوتەوە یادم لێ چیژە کوردەی بێمرادم لێ هەرگیز تۆ ناچی لە یادم لێ چیژە کورد من باواتم لێ شێوەی تۆ ناچێ لە یادم لێ چیژە کورد من باواتم لێ کردم یار بەلاوی لێ دەمبینن بە دڵ شکاوی لێ پیری کردم یار بەلاوی لێ دەمبینن بە دڵ سوتاوی لێ من هەر وەکو زاران ماوم لێ ئاخۆ تۆ وەکو خۆت ماوی لێ من هەر وەکو زاران ماوم لێ ئاخۆ تۆ هەر وەک خۆت ماوی لێ شێوەی تۆ کەوتەوە یادم لێ کچە کورد من بێمرادم لێ هەرگیز تۆ ناچی لە یادم لێ بەدایمە من باواتم لێ شێوەی تۆ ناچێ لە یادم لێ چیژە کورد من بێمرادم لێ